وڵایەتی کاریگەرەکەی حد چەند ساڵە هەر هەیە وتر کەموچەنە باوتە بڕناو بازار کەس نبینیت وەکو جاران یعنی شت کڕێت ئەین کەشتەکە شەکری بەترسەوە دەستێکی باخەڵ دابزانین چەندێ پێەیە شتەکە بای 20,000 بێت تۆ ناتوانانی بیکڕی وەڵا قەیرانەوەی کە کرێکی بێت داماوە چی بکات چاوەڕێی موچە بکات سایب خان و چاوەڕێ کرێخانەوە بێگومان کاریگەری ئەبێت لەسەر هەموو عیلەیەک چونکە زۆرینەی عیلەکانمان ئێستا لەم سەردەمەی ئێمەیە با بڵێن هەندێکان زۆرینەی پشتیان بەستووە بە معاشی کە لەم با بڵێن ئەدرێت و ناژدرێ ئەگەر نەدرێ ئەکید کاریگەری بێت لەسەر هەموو عیلەکان کە تۆک معاش نەبێت ناتوانانی بچێتە بازاڕکەواتە کە معاش نەدرا ئیشی دەرەوەی ماڵەوەش ئەوەستێ بەدڵنیاییەوە ینی کاریگەری لەسەر هەموو تاکەکانی خێزانێک ئەبێت کە بەتایبەت ئەو عیلەیە معاشخۆریان هەبێت ئەگەر معاشخۆریشان نەبێت لە حاڵەتێکە ئەگەر معاش نەدێ ئەوانەی کە بڵێن بژێوی ژیانیان لەسەر معاش نییە یان با بڵێن دوکاندارن یان لە دەرەوەی ماڵ ئیش ئەکەن پێویستیان بە معاش نییە ئەبێت ئەوان معاشیان هەبێتە ئەمانش بتوانین درێژە بەژیان و کاری خۆیان بدەن بەدڵنیایی و حکومەت و حکومڕانیەت ئەگەر بیری خەڵک و میلەت و وڵاتیان هەبوایە بە جۆرێک حکومڕانیانە کردتاوەکو و میلەتە چاوساوەکان نەچێتە سەر ئەو حاڵەتە وڵی خۆی وەکو ئاشکرایە هەمومان نەزانین ئەگەر ئێستا لە بەغاوە مەعاش نەدرێ و بودجە نەنێرێ بۆ کوردستان وێران ئێرە کاولە بێ بە جدی کەس پاری هەر ئێستا ئەوە تقریبان بۆ دوو چەندێکە بێت دوو وەجبە سێ وەجب مەعاش نەدراوە وەزایدەوە هەر کەسێکیش لە بازار بێ ئەزانێت کە دۆخی بازار خراپە ئێستاش کەم مەعاشە نادرێ خراپتر ئەبێ و هیچ هیوایەکیان لێ بەدی ناکرێت لەم حکومڕانیان ئێمانەی کارەبەی هەموو بەرنامەکەیان سەقەتە من خۆم وەتا لە بازارە معنی زۆر کەیس و قسە و ئەوێتە بەرجۆمان کە خەڵک زۆر بێوەزع ئێستا خەڵک بینی لە بازارە هیچ شتێ ناکڕێ ئەن تۆ وەرەسەیکە لە 10 نەفەر نایبینی کەسێ دوو عەلاقەی پێ بێ جاران وانە بوو جاران بازار هەبوو خەڵک وەزعی باشتر بوو بەڵام تا بێ من وا هەستەکەم خراپترە بێ من لەم یەک دوو ڕۆژەیە شتێکم خوێنەوە لە فەیسبووکە کە باسی ئەوەگرە هیچ شۆڕژگێڕێک و هیچ حکومڕانیەک لە 30 ساڵ تەمەنی زیاتر نەبووە وا هەستەکەم ئەمانیجی دەر کاتیان نەماوە بەس بە هیوام ئەوەی تە خەڵک دویان نەکە یعنی بە جدی لەم وەزع خراپتر من نەبینیوە